تۆش چونکە گوێ بە قورئان و سنت نایت و ناگەڕێیتەوە بۆی هەر هاواری معاشتە، هەر هاواری پارەتە، هەر هاواری ژیانتە، ئەو زەلیلیە بەسەر تادا بڕا. ئەگەر تۆ مسلمان بی هاواری کتاب و سنەتەکەی کە ئەو گەڕایەوە حکمی کردی، معاشی ژەگەڕێتەوە، عەدلی ژەگەڕێتەوە، هەتا ئەو نەگەڕێتەوە، نە عەدل ئەبینی نە معاش ئەبینی، دەبڕ و هەر هاوارکە بزانە حاڵە چۆنە بێ. ئەو زەلیلی ئەیچێژی هەموو سەبەبەکەی ئەوەیە پشتێک کردوەتە قورئان و سنت. یەک تۆز بچۆرەوە بە خۆتا لە ناو ماڵ و مناڵەکەتا پەیڕەوی کە بزانە چ ژیانێژی، بزانە چەند سەربەرزە بی. هەموو دنیا داوە بۆ عەرزکەن ئاوڕی لێ نایتەوە، بە هیچی نازانی، نایدەی بە ڕەکعەتێ نوێژ، نایدەی بە یەک ذیکری ئەڵڵا، بەس سوبحان الله کە پشت کردە قورئان و سنت، واللهی هەموو دینەکەت ئەفرۆشی بە پارویەک، هەموو دینەکەت فڕێ ئەیەی بە هەڕەشەیەک. ڕووبکە قورئان و سنت، داوای پەیڕەوی ئەو بکە، دنیا و قیامەتیش بۆ ئەگەڕێتەوە. بەس واللهی هەتا بێ مووقیفی لە ئاست قورئان و سنەتە، لە دنیاکەتا هەروە زەلیل و سەرشۆڕە بی، لە قیامەتیشا سزای قورسترێ بۆ دێ، وەلەعەذاب الآخرەتی ئەکبەر لەو کانوا یعلەمون.